بەڵە سلااوان لەبێتن دیارە کاژمێر دەویستە لە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێک لە خەرەندی ڕەواندوز هەڵدێراوە بە پێی زانیاریەکان شۆفێری تێدا بووە ئەو ئۆتۆمبیلە لە ئێستادا سەرقاڵی هێنانەوەی تەرمی ئەو هاوڵاتیان کە لە خەرەندی ڕەواندوز هەڵدێراوە لە ڕێی خەرەندەوەی گوازە من بەڕێبەری بەگری شارستانی سۆران کاروان گراودەنی بگەڕەبێتن کاروان ئەگەر بیتە ئێرە سلااوان لەبێتە گەر زانیاریمان پێ بدەن زانیاری زیاترمان پێ بدەن لەسەر یەک دەستەجوانی من وەکە بینەنەمە هێنانەوەی تەرمی ئەو هاوڵاتیە کە لە خەرەندی ڕەواندوز هەڵدێراوە تیمەکانی بەرگری شارستانی لە ئێستادا تەرمی ئەو هاوڵاتیە ئەگوازنەوە کاکارۆ نەگەر زانیاری زیان بەناوی پەرودگار بەناوی پەرگا هەڵبەدە من ڕووداوی شەڵدێرانە و لە دەست وەرگتنی ئۆتۆمبیلێکی زۆری زانراوە بە تەمەنی 25 ساڵە دەست بە جێمە کاژمێر 950 خولەک پەیوەنیمان پێوەگیرە هەڵبەت بە پەلە شەشتی ماڕاڵە کرد ئەمە خەڵکی چۆن بڵێم چۆنمانی ئیسماعیل ئاغایە کە سوکاری هەموو لێرەیە وێستای بینە پزیشکی دادی و پێش پزیشکی دادی ئەمە لێرەکانە فریاگوزاری تەواوی خێرای تەندروستیمان بۆ کردووە بەنی گەرانیەوە هەڵبەت لەوێ زۆر گەرانمان کرد لامانوا بوو سەرنشینی تریش تێدایە وەکووتمان ناوی زانراوە ماڵبات و کە سوکاری لێرە واسای گوازینەوە بۆ پزیشکی دادی سۆرا هاوڵاتیەکە و تەمەنەکەژی 25 ساڵێکە و ئەوتیان خۆش شۆفێرە و لەوێ شاگەڕانێکی زۆر ماکن بۆ کامیراکانیشمانشی لێدا سپاس بۆ پۆلیسی خۆجێوی سپاس بۆ پێشمەرگەی جەماعەتی فەرماندەی فۆجی و فەرماندەی ڕەواندز کە ستافێکی زۆریان لەگەڵ خۆیانە ناوە بۆ پۆلیسی خۆجێی دارستان تەواوی تیمەکانی بەرگری شارستان خەڵکی خۆبەخش سپاسیان بلایەکێکی سپاس کاکارۆن میرابدەری بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران ئەگەر هاوکار تیمەنەکان بگوازێتەوە ئەمە ئێستا تەرمی ئەو شۆفێرێکەوە لە خەرەندی ڕەواندز هەڵدێرا تەرمەکەی لە ڕێی ئەمبولانسەوە گوازرێتەوە بۆ پزیشکی دادی سۆران دیارە لە ئێستادا تەرمەکەی لە ڕێی ئەمبولانسەوە گوازرێتەوە تیمەکانی بەرگری شارستانی سۆران تەرمەکەیان لە خەرەندی ڕەواندوز دیارە خەرەندی ڕەواندوز هەڵدێرێکی زۆرە ئۆتۆمبیلەکە ئەو شوێنەی کەوالێ کەوتۆتە خوارەوە بربەستی نەبووە لە شوێنەکە هەڵدێراوەوە ئۆتۆمبیلەکە سەرنشینێک کە شۆفێر بووە تێیدا بووە گیانی لەدەستدا بەڵام تەواوی زانیاریەکان بوو لە سەرم ڕووداوە.